ئێمە کە ئازانین لە ئێستا ئێمە لە جەنگ ئاژین هەرێمی کوردستان بۆ چەقی ململانەکانی جەنگ بە ڕۆژانە درۆن بەسەر شارەکانمانەوەیە شەهیدمانە بێ کە ئەمە خەتەرێکی گەورەی و بە تایبەتی شەهید غەزەلی شێکێکە لەوانەی کە بەڕاستی تاوانێکی گەوری بەرامبەر کراوە کاتێک کە بریندار بووە ئێمە هەر لە سەرەتاوە بێەوە بزانین هەموو ئەم جێگایانەی کە پەنابەری لێ پەنابەری سیاسی لێیە ئەبێ خۆیان جێگایەکیان هەبێ بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هێرشە بنەوە بریناریانە بێ سەرەتاییترین چارەسەریان بۆ بکرێت یعنی ئەمە خۆشی ڕەنگە کەم تەرخەمیەک بێکە ڕەنگە دکتۆری تایبەتمەندیان نەبوو بێ لەوێ ڕەنگە چارەسەریان نەبوو بێ لەوەی کە هاتۆ تا گەشتۆتە ناو شاری سلێمانی و ئەوانە هەمووی تر ئێمە ناتوانین لە ئێستا هیچ کام لەم نەخۆشخانە کە ناویانە برێ بڵین ئەم نەخۆشخانەیە کەم تەرخەم بووە داوامان کردووە کە لیژنەی تایبەتمەند لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دروست بکرێت و لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە و پێک هات بێت ئەم لیژنەیە دادوەری تیابێت لێکۆڵەری دادی تیابێ تاکو لیژنەیەکی یاسایی بێ بۆ ئەوەی بزانین کام لەم نەخۆشخانانە کەم تەرخەم بوون چونکە کەم تەرخەمی ئەکاتە ئەوەی کە ئەوان مەسئول بوون ڕاست ئەو کچەمان شەهید ببێ چونکە کە چارەسەر بۆ وەرنەگرت تۆ لە کۆتاییە تۆش مەسئولی لەسەر مردنی ئەو کەسە لەبەرەوەمانە هەموو گرنگن و ئێمە زانین هەر نەخۆشخانێک یاخود ئێستا لە ئیعلامە هەندێک قسە ئەکرێ لەسەر نەخۆشخانەکان بەڵام هەتا کۆتایی لیژنەکە دەرنەچێ ئێمە ناتوانین هیچ بڵێن و لەبەرەوە من هەر خۆم لە ئێستاوە بە هەموو شێوەیەک لەگەڵ تاواکاری گشتی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەتا بتوانین لیژنەکە دروست بکرێت چونکە هەموو نەخۆشێک هەر تاوانێکی بەرامبەر کرابێت تاوان حتا ئەگەر هاتوو تاوانباریش بێت حکمی ئیعدامیشی لەسەر بێ بریندار بێ و بچێتە نەخۆشخانەیەک ئەبێ چارەسەری بۆ بگیرێ و دواتر هەر لە هەمان کاتە دەستگاکانی پۆلیسەکە دەربکرێتەوە هەموو یاسایەکە یانگرێتەوە چونکە ئەمە وەکووتمان هەر نەخۆشێک بە پێڕێکەوتنامە جیهانیەکان بە پێڕێکەوتنامەی جنەف بە پێی هەموو جاڕنامەی مافی گەردوونی مرۆڤ هەموو ئەمانە کەسێک کە نەخۆش بێ مافی چارەسەرکردنی هەیە لە هەر جێگایەکا بێ وەکوتم تاوانباریش بێ ئەبێ چارەسەری بۆ بکرێ اینجا دەستگاکانی پۆلیس و دادگا ئاگادار بکرێت ڕەنگە ئەو ڕێنماییەکی هەبێ و مولزەم بێ بە ڕێنمایەکەیەوە ئێمە بێت لە دوای ئەوەی کە لیژنەی لێکۆڵینەوە کرا ئەو کاتە ئێمە ئەتوانین قسەیان لەسەر بکەین بە هەموو شێوەیەک هەرچیمان لەدەست بێ بە خۆم و هاوڕێکانم و هەموو ئەو کەسانەی کە ئێمە شاری سلێمانی هاوکارێکی زۆری هەر چوار پارچەی کوردستانمان کردووە هەمویان ماڵی هەمویان بۆ یەک ڕۆژ لە ڕۆژان کەسێکی باکوور باشوور کە خۆمانین ڕۆژهەڵات ڕۆژاوا جیاوازی نەکراوە لە هیچ جێگایەکا بۆیان ئەم شارە شاری خۆیان بۆ هەمیشە خزمەتگوزاری پێشکەش کردووە لەبەرەوەی نابێ بە بابەتێکی ئاوا شارەکە ناشرین بکرێن